و لە ماوەی درێژخایەن ئەگەر هات خۆمان نەپاراست لەوانەیە ڕێژەی یاخود مەترسی توشبوون بە شێرپەنجەی پێست زیاتر بکە. دکتۆرە هاوینە و گەرمایە و تیشی خۆریش ینی کە لە پێستمانەدا کاریگەری چی دەبێت لەسەری؟ بێگومان لەم ڕۆژانەدا بە تایبەتی لەم هاوینە گەرمەدا ئێمە لەو تیشکە ئەتەرسین کە هەرچەندە 105 تەنیا ئاگاتە گۆیزەوی ئەویش تیشکی سەر و بنەوشەییە. تیشکی سەر و بنەوشەیی کاریگەری هەیە بۆ ماوەی کورت بۆ ماوەی درێژخایەنیش لە زۆر بەرکەوتن بە تایبەتی هاوین. بۆچی؟ چونکە تیشکی خۆر لە هاوین ئەو یوڤە ئەو تیشکی سەر و بنەوشەیە بە شێوەیەکی ستونی بەرگۆی زەوی دەکەوێت بە تایبەتی لە دەی بەیانی تاوەکو چواری ئێوارە. کەواتە ئێمە دەبێت خۆمان بە دوور بگرین هەتا ئەگەر دژە خۆریشمان بەکارهێنا لەم کاتژمێرانە. چونکە تیشکی سەر و بنەوشەیە کە لە UVA UVB پێکدێ UVB-یەکە بەرپرسیارە لە سووتانی پێست لە دروستبوونی پەڵەی پێست و لە ماوەی درێژخایەن ئەگەر هات خۆمان نەپاراست لەوانەیە ڕێژەی یاخود مەترسی توشبوون بە شێرپەنجەی پێست زیاتر بکە. سەبارەت بە UVA-یەکە ئەوەیان بەرپرسیارە لە زووپیربوونی پێست بەڕادەیەکی کەمتر لە ڕەنگکردنی پێست و دیسانەوە شەگەڵ UVB-یەکە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی مەترسی توشبوون بە شێرپەنجەی پێست. دکتۆرە دژەخۆر یان لە تەمەنی چەند ساڵیەوە دەتوانی بەکاربێنی؟ دژەخۆر وا گرینگە کە لە تەمەنی 1 ساڵیەوە تەنیانە دەتوانی لە دایکبوونیشەوە بەکاربێنی بە تایبەتی ئەو دژەخۆرانەی کە سەلامەتن بۆ منداڵ. چونکە ئێمە دوو جۆر دژەخۆرمان هەیە، فیزیایی و کیمیایی. فیزیاییەکە بۆ منداڵ تەواو سەلامەتە بە تایبەتی ئەو خێزانانەی کە زۆر بەرخۆر دەکەون یاخود ئەوانەی لە وڵاتانی دەرەوە زۆر ئەچنە سەر دەریا و ئەو شتانە. فیزیاییەکە چیە کیمیاییەکە چیە دکتۆرە؟ فیزیایی لە ناوی خۆی بربەستێک دروست دەکاتن واکاتن کە تیشکی ڕۆژبەرت بکەوێتن بیگەڕێنتەوە. کیمیاویەکە ئەوانە لە مادەی کیمیایی پێکدێتن چەند مادەیەکن تیشکەکەت بۆ وەرئەگرێ بەڵام لە ناو پێستا ئەیگۆڕێتن بۆ تیشکێکی سوود بەخش یاخود بۆ گەرمی. بەڵێ هەشمانە هەردووکیانی تێدایە. هیچ ئاڵەتێک هەیە کە پێست پێویستی بە تیشکی خۆر بێتن؟ بێگومان هەروەکوتمان تیشکی سەر و بنەوشەیی ڕاستە زیانی هەیە کاریگەری خراپی هەیە بەڵام لە هەمان کاتیشدا کاریگەری ئەرێنی هەیە. یەکێک لەوانە ئاکتیڤکردنی ڤیتامین دیە باشە کە پێویستمان پێ دەبێتن بەردانە خۆمان بدەینە بەرخۆر. دووەمینیان هۆرمۆنی سیرتۆنین کە بەرپرسیارە بۆ هەپینێس دڵخۆش بوون باشە ئەمە هۆرمۆنەکە چاڵاکەکە. هەر بۆیەشە بینی لە وڵاتەکانی وەک بریتانیا وەکو سوید و نەرویج و ئەوانە خەمۆکی زۆرە بۆ چووکە تیشکی ڕۆژ کەمترە بۆیە سیرتۆنینیان زۆر نییە. کەواتە چۆن ئەتوانین هاوسەنگیەک دروست بکەین لە نێوان کاریگەریە باشەکان و کاریگەریە نەرێنیەکان؟ یەکەم شت ئەتوانی تۆ تیشکی ڕۆژەکە ڤیتامین دیەکە گرنگی پێ بدەی یانوەری بگری بەوەی کە پێش خاستن لە کاتی هاوین پێش کاتژمێر 8 بەیانی بۆ ماوەی 10 لۆ 15 دقە خۆت بدەیە بەر تیشکی خۆر بەڵام لە هەمان کاتدا دژەخۆر بەکاربێنی. چونکە دژەخۆر 100% نامان پارێزی. دژەخۆر لە نێوان 193 تاوەکو 199 ئەم 170 تاوەکو 100یەکەی کە ئەمێنێتەوە کافیە تاوەکو ئێمە بتوانین سوود لە ڤایتامین دیەکە وەرگرین 10 دقە 15 دقە بەبوونی دژەخۆر.